لە ڕۆژی بێباوکانی جیهانی ئیسلامیدا و بەهۆی بەردەوامی جەنگ و گرژیەکانەوە ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی منداڵانی بێباوک لە وڵاتانی موسڵمان نشین لە هەڵقشاندایە. ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لە ساڵی 2013ەوە بڕیاری داوە ڕۆژی 15 ڕەمەزانی هەموو ساڵێک بە ڕۆژی بێباوکان لە جیهانی ئیسلامی دیاری بکات و تیایدا مەراسیم و چالاکی هۆشیاری لەباری دۆسەی بێباوکان و پێویستیەکانیان لە وڵاتانی موسڵمان نشین بەڕێوە بچێت. باهۆی ئەوەی بەردەوام ئاگری جەنگ لە وڵاتانی ئیسلامی موسڵمان نشین هەڵگیرسێنراوە و بە دنەدانی زلێزەکان ڕێگا بە کوژانەوەی نەدراوە بەردەوام ڕێژەی منداڵانی بێباوک لە هەڵقشاندایە. بەپێی ئامارە فەرمیەکان تەنها لە میانی جەنگی سەرغەزەدا زیاتر لە 27,000 منداڵ بێباوک یاخود بێدایک بوون یان هەردووکیان لەدەستداوە. هەروەها زیادبوونی ڕێژەی بێباوکان هەریەکە لە سوودان، سووریا، لیبیا و لوبنان و ئەفغانستان و وڵاتانی دیکەشی گرتوتەوە. چوار پارچەکەی کوردستانیش کە بەشێکن لە جیهانی ئیسلامی بێبەری نەبوون لە ئازاری دێوەزمەی جەنگ. لە نیو سەدەی ڕابردوودا دەیان هەزار منداڵ لە بەشە جیاوازەکانی کوردستان بەڕووداوی جیا باوکیان لەدەستداوە. هەرچەندە ئامارێکی فەرمی بەردەست نییە، بەڵام لە 34 ساڵی ڕابردووی دوای ڕاپەڕیندا بەوەی شەڕی ناوخۆت و نوتیژیەکانەوە هەزاران منداڵ لە هەرێمی کوردستان بێباوک کەوتون. لە سەراستی جیهان و بەپێی ئامارێکی یونسێف زیاتر لە 153 ملیۆن منداڵی بێباوک هەن. زۆری نەشیان لە ناوچەکانی جەنگ و داگیرکاری و قەیرانەکاندا دەژین کە سەرەڕای بێباوکیان ڕوبەڕووی چەندین مەترسی دیکەی وەک بازرگانیکردن پێیانەوە، هۆگربوون بە مادەی هۆشبەر و تێکەڵ بوون بە ڕێکخراوە تاوانکاریەکان و دەرۆزەکاری دەبنەوە.